31 ساڵیادی شەهیدانی ئەشکەوتی داری خلە بەرز ڕاگیرا و لەلایەن دەستەی گەنجانی گزنگ و بە چاودێری نووسینگەی هەڤاڵ لاور شێخجەنگی مەراسیمێک لە شاری کەلار بڕێوە چوو. ئەبێتە نیو سەدە تێپەڕە بێت بەسەر سەروەریەکانی ئەم ناوچەیە و بە ئێستەشەوە ئەم سەروەریانە بەردەوامە با بە ئەرشیف کرێت جیلی ئایندە کە جیلی تەکنەلۆژیا و جیلی سۆشیال میدیایە. تۆ هەرچۆن باسی بکەی بۆ شەیدانی داری خلە چۆن ڕوویدا چی ڕوویدا لەوانەیە جۆرێک لە خەیاڵ بێت بە مێشکیا جۆرێک لە چیرۆک بێت بە مێشکیا ئەتوانین ئەمانە بە ئەرشیف بە لە ڕێگەی مۆزەخانەیەکەوە گەرمیان خۆی بۆ خۆی مۆزەخانەیە کە تەنها سیاجێکی ماوە ئەگینا تەواوی ناوچەکە خاوەنی سەروەریە. بەشێکی دیکەی مەراسیمەکە تەرخان کرا بۆ گێڕانەوەی بەسەرهات و چیرۆکی قارەمانانەی شەید مەلا ئەحمەد کەلاری و هاوڕێکانی لە ئەشکەوتی داری خلە و لە ڕۆژانی پارتیزانی دوای ئەنفال. ئەم یادە ئەمان گەڕێنێتەوە بۆ 30 ساڵ پێش ئێستا ڕۆژانی خەبات تێکۆشان خۆشەویستی جوانیەکان خۆنەویستی کێبڕکێ لەسەر مردن لە پێناوی گەل و نیشتیمانە. 89 بارانێکی زۆر باری من 2 ڕۆژ یاسە و ڕۆژ پێش ئەبوو بە جیاز قسەم لەگەڵ شەید مەلا کرد. طبعا من کباسیەکەم من و مەلا ئەحمەد زۆر ڕەفیق بووین و زۆر لە یەک نزیک بووین بۆ کۆمەڵەش من خۆم لە ساڵی 77 تەنزیمم کردەوە پەیوەندیمان بە یەکۆ بووە. پێم وتم بۆ لێوێم وتم لەکوێیەکی لە هەمان شوێنە وتم بۆ مایتەوە ئاخر ئەڕوخێ تەڕوتوشانە ئەوانە وتی وەڵای خۆ ترسیشمان لێ هەیە بەڵام چی بکەم تەڕوتوشانە لە دوای ئەم تەڕوتوشانە ئەیگۆزینەوە بەداخەوە لە دوای 2-3 ڕۆژ ئەو کارەستە ڕوویدا. شتەکان زۆرن بیگەڕمەوە. بەڕاستی زۆر بەمان لە فەتەی ئەنفالە ژیاوین. ئەنفال کارەساتی بۆ بەڕاستی هیچ شتێ ناتوانێت تەعبیر بکات لەسەری بە تەواوەتی پڕپێستی خۆی. باڵی ناومێدی خۆی کێشاوە بەسەر دڵ و دەرونی هەموو خەڵکی کوردستاندا. هیچ ئەمە لێ نەمابوو. ئەنفال خۆی بە تایبەت ڕنگدانەوەی بەرژەوەندی زلهێزەکان بوو. لە مەراسیمەکەدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە کەسوکاری هەر حەوت شەیدەکەی داری خلە و دواتریش خەڵاتی زێڕینی شەیدانی حەوتەوانەی داری خلە بەخشرا بە خاتوو نیشتیمان هاوژینی فەرماندە و قارەمانی گەلەکەمان شەهید مامە ڕیشە. لە دوای شاڵاوەکانی ئەنفال ژمارەیەک پارتیزان با فەرماندەی شەید مەلا ئەحمەد کەلاری کە ئەو کات فەرماندەی تیپی 55 قەراغ بوو بڕیاری مانەوە و خەباتی پارتیزانی دەدەن لە گەرمیان. بەڵام دوای مانەوەیان لە ئەشکەوتی داری خلە لە ئێوارەی 19 شوباتی ساڵی 1989 بەهۆی داڕوخانی ئەشکەوتەکەوە مەلا ئەحمەد کەلاری و 6 پێشمەرگەی هاوڕێی شەید بوون و لە دوای ڕاپەڕین و بە دیاریکراوی لە 11 ساڵی 1991 تەرمەکانیان لە ئەشکەوتەکە دەرهێنرایەوە و لە کەلار بە خاک سپێران.